وما أرسلناك إلا رحمة للعالمين. سڵاوتان لێبێ عزیزان و خۆشەویستان، خۆشحاڵم جارێکی تر بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە. لە نێو شاری هەولێرم و وردە وردە هەروەکو دەبینن هەولێر دەڕازێنرێتەوە بە دەربڕینی خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. کەوتونەتە نێو مانجی مەولود بۆی ئەمڕۆ دەمەوێ ڕاو سەرنجی خەڵکی شاری هەولێرتان بۆ بگوازمەوە لەسەرەوەی بزانە هەستێکی چۆنیان هەیە کە دەبینن ئەمڕۆ ویلادەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. و ئەمڕۆ دەمەوێت تاوتوی بەشێک لەو سیفاتە جوانانەی ڕەسوڵ الله بکەم. پێغەمبەری خوا بێگومان کۆمەڵی سیفاتی جوانی هەیە و ئەمڕۆ دەمەوێت هەر هاوڵاتیەک بدوێنم باسی یەکێک لەو سیفاتە جوانانەمان بۆ بکە کە خۆی پێی سەرسامە. و هەوکات لەو سەردەمەیە دەبینین بە تایبەت لەم یەک دوو ڕۆژەی ڕابردوو کۆمەڵی وڵات و کەس بە جۆرێک لە جۆرەکان ئیستیزا بە ڕەسوڵی خوا دەکەن. بزانین هەڵوێستی مسلمانان چۆنە و مسلمانانی شاری هەولێر چیان هەیە بەرامبەر وڵاتانە. ئەوان بۆ ئێوە دەدوێنم، ئێوەش بینەر و بیسەرمان بن و لەگەڵماندا بن. ئەوە نزیک دەبینەوە و دەکەوینە ناو مانگی مەولود. هەستێکی چۆنە هەیە لەم مانگەیە بەگشتی تۆ؟ الحمد شکر لله. والله هەست هیچ کەسێک هەیە هەستی نەبی بەرامبەر مانگی مەولودی ڕەسوولی خوای. هەموو کەس هەستی خۆشیە، دڵخۆشیە. بەێ ئەو ساڵ لەوانەیە لەبەر کۆڕۆنا و ئەو بابەتانە کەمتر مەراسیمی مەولود بەڕێوەچی ئەمە بۆتە هۆی نیگەرانی تۆیانە؟ بەڵێ حتمەن وایە شتەکە بەڕاستی زۆر خەرک گرفتارە بەدەست ئەو دەردەی کە هاتووە بەسەر ئەو ئومەتەی. خدا سالی دەکا ئینشاءڵڵا بە گەورەی خۆی، خدا ڕەحم بە هەموو لایەکمان بکە. وەڵی دەبان وەکو گوتم یعنی دەردێکی بەرایەکی گەورەیە بەسەر ئەو ملەتەیدا هاتیە، بەسەر ئەو ئومەتەیدا هاتیە. خدا ڕەحممان بکە، خوا ساهلی بکە ئینشاءڵڵا لە کۆرمان بیتەوە بەبێ موسیبەتی گەورە گەورە. وەڵی خەڵکەکی زۆر ڕۆی و مع الأسف و ئایدی خواشە خوای گەورە شتێکی نەکا قەت نابی. بەڵێ فەرمی کە حاجی پێغەمبەر خوا صلی الله عليه وسلم صفاتی زۆرن، صفاتی جوانی زۆر زۆرن. تۆ بە کامە صفاتی پێغەمبەری خوا سەرسامی؟ صلى الله عليه وسلم على محمد. والله بهم صفاتكاني چونکە ڕەسوولی خوای ڕەحمەتەن للعالمین بووە. هیچ صفەتەچینی ئەگەر کابرایەکە لەو گۆڕەی هەنجەتی پێ بگری ئەگەنا خوا بێ ڕۆژێ نەکا دەنا محەممەد المستەفا ڕاستگۆ بووە، ئەمین بووە، مەسەلەن دەستپاک بووە، مەسەلەن یعنی نەقسی نییە. ماشەڵڵا ماشەڵڵا نەقسی نییە. خوای گەورە کوڕ عمی بەوی کردی خوای ڕەحم ئەهەش بەمە بکەی ئینشاءڵڵا. کاحاجی چ سیفاتێک زۆر جوان بوو پێت کە ئێستا کە لە ناو کۆمەلگای ئێمە کەم ببێتەوە سیفاتەیە؟ چ سیفاتێک هەیە کە پێغەمبەری خوا هەی بووە مسلمانان کەمتر ئێستاکە جێبەجێ دەکەن بەڕای؟ وەڵی بەڵێ سفاتی ڕەسوولی خوای ئەمانەتی زۆر لەلا گەورە بووە. ئێستا ئەمانەت زۆر زەعیف بووە. سیلەی ڕەحمی هەبووە لەگەر جیران و بگرە لەگەر غیرە دینیش ئەوەی نەبووە. وجدانی یعنی تەواو کامل مواسەفات بووە. بەڵام لە ناوەمە زۆر کەم بە ئەو شتانە بەڕاستی. ئەوە خۆتان لێتان لە سوالش لە من نەکەی خەرکەکە بە خۆی دەزانی. ئەمیش وە نەرێم هەر خەڵکەکە دەزانی سفاتی ڕەسوولی خوای چەند خەرک لی تەئمین بووە، چەند ڕاستگۆ بووە، چەند چاکە کار بووە، چەند بەبەزەی بووە. دووبارە گەشتینەوە بە ڕۆژی ویلادەتی پێغەمبەری خوا، هەستێکی چۆنە هەیە تۆ؟ سەرەتا پیرۆزبایی خۆم ئاڕاستەی سەرجەم مسلمانانی جیهان و عێراق و کوردستان و بە تایبەتی دەکەم. بەڕاستی ڕۆژی لەدایکبوونی فەخری کاینات صلی الله عليه وسلم ڕۆژێکی وەسف ناکرێت لە خۆشی محەبەتی، یعنی هەموو شتەکان لەو ڕۆژەیە بەدی دەکرێت بەڕاستی. بەڵام دیارە بەداخەوە ئەو سارەکە لێرە لەوێن جێمان جێبیز بینە کە مەولود ناکرێتن. ئەوە جێگای نیگەرانیە بۆیەوە؟ نیگەرانیە بۆ ئێمە بەڕاستی وەکو کاسبکار وەکو دوکاندارێک جێ ئەسەفە بەڕاستی بۆ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم صفاتی جوانی زۆر بووە. تۆ بە چ صفاتێکی پێغەمبەری خوا سەرسامی؟ وەڵا بە لێبوردەیەکەی. بەڵێ لێبوردەیی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم لەو پەڕی شانازیە بۆ ئێمەی مسلمان. پێم بڵێ لێبوردەییشت هەوڵداوە لە خۆشە جێبەجێکەی؟
ئەتوانم برێم سەتان و هەتی لەوی فێر بوو الحەمدولله. سپاسان دەکەم بۆ ئەو بەرنامە کە ئەو بەرنامە بەرنامەشی پیرۆزە کە ئەو بەرنامە ئاگادارکردنەوەیەکی موسڵمانانە بۆ بیرەوەری ئینسانێک کە دنیای پێ ڕەوشن بووتەوە کە دنیای ئینسانێک هاتووە ئەو دنیای لە تاریچیوە گۆڕیوە بۆ ڕووناچی و ڕووناچی بەو دنیاداوە بۆ ئەو کەسانی کە بڕوان پێ هەیە و بەرنامەکەی ئەویان وەرگرتووە. تەمان ئەو یادەشی پیرۆزە بۆ مسلمانان بۆ هەموو بوونەوەرەی سەر عەرز لەبەر ئەوەی ئەمە بەو نەسانی کە دیتومانە و خوێندومانەوە پێغەمبەر سەڵا سەلام و خوارە سەر بێ کە هاتووەتە ئەو دنیایە زۆر غەزەب و تووڕەیی خوا کە پێشی پێغەمبەر سەڵا سەلام و خوارە سەر بێ بەسەر ئومەتەکانی دا هاتوونە ئەوانە هەموو لە بەرخاتری ئەو پێغەمبەرە ڕاگیراون. مەسەرەن تۆفانی نوح کە هەندێک ئومەت بە تۆفانەکە ڕۆیشت هەندێک بە با خۆی تبارەکەتەعالا ناوی بردن هەندێک بە ڕۆچوون لە عەردا ناوی بردن ئیتر هەر یەکە و کۆمەڵێک خەڵک بە نەوعەک خۆی تبارەکەتەعالا لە ناوی بردوونە کە خراپیان کرد. خۆ ئەو خەڵکەی کە ئێستا لەو زەمانەیدا ئێمە لەگەڵیان دەژین ئەو تاوانانەی کە ئەوان کردویانە ئەو تاوانە ئێستاش هەر بەردەوامە هەر هەیە هەمویان هەیە بەڵکو دەتوانم بڕێم ئەو تاوانەی کە ئەو خەڵکانی ئێستا لەسەر کوڕی ئەرزی دەیکەن زۆر گەورەتریشە لەو تاوانانەی کە ئەوان کردویانە ئەوان بڕوایان بەخوا نەبووە بەرنامەی خۆیان قبوڵ نەکردووە مەغرور بوونە خەڵکیان لە ناوی بردووە بەرنامەی تریان هێناوەی تر خوا لێیان تووڕەبوو لە ناوی بردوونە بەڵام ئێستاش هەمان بەرنامە لە سەر ڕووی ئەرزی هەیە هەمان ئومەت هەنە بەڵام خوا تبارەکەتەعالا بە هۆی ناردنی ئەو پێغەمبەرە کە بۆتە ڕەحمەتەن للعالەمین کە خوا دەفەرمێ ڕەحمەتەن للعالەمین یعنی چی؟ یعنی لەو دنیایە ڕەحمەتە لەبەر خاتری ئەو بەرنامەی ئیلاهی خوا تبارەکەتەعالا و ئەو پیاوە کە هاتووە کە پێغەمبەری ئاخر زەمانە خوا تبارەکەتەعالا ئەو غەزابانەی کە پێشتر لەسەر ئومەتەکانی داناوە هەمووی ڕاگرتووە ئەوەی ڕەحمەتەن للعالەمین. مامە جان یادی مەولودە هەموو ڕۆژ سەلاوات پێغەمبەری لێ بدەن هەر کەمە یادی مەولودە درت خۆشە بە هاتنی یادی لەدایک بوونی پێغەمبەر کومارە دەنارێ ئەوە درم خۆشە پێویستە چ بکەن مسلمانان لەو یادەی مەولودێ بکەن یادی بکەنەوە ئەدی ئەتوەکو خۆ سەلاواتان لێ دەی ڕۆژانە مامە ئەرێوە لە سبیانە و هێوارە نێوڕانە هەموو جاری سەلاوەتە لێدە مامە پێغەمبەر یعنی سیفاتی گەلە جوانی هەبووە ڕازگۆ بووە لێبوردە بووە یعنی تووڕە نەبووە زوو ئەتو چ سیفاتەکە بووە ئی پێغەمبەری زۆرت پێ جوانە هەموو سیفاتی جوانن نەشرینی تێدانە هەموو لێ گوزانترن بەس تشتێکە زۆر پێ جوانە تو هەموو جوان ڕازگۆیی ڕازگۆیت پێ جوانە بەێ ئێستا لە کنەمە خەڵک ڕازگۆ مایە زمانی ناوە هەموو کەتە سەکلاوەتی کەم بووە بەێ ئەگە مسلمانە کەتکەتە دەنەخۆ هەموو لە دوواوەیە گەڕێن زەڕبی لێ بدەن. نزیگە بینەوە و دەگەوینە ناو مانجی مەولود لەگەڵ مانجی مەولود نێوانە چۆنە و هەستێکی چۆنت هەیە؟ وەڵاهی ئەو هەستە و ئەو خۆشیە ئەمە لە فەزی خۆی ساڵانە دەردەبڕین ئەو خۆشیە و هەستەی خەرچە و شادی دەدەن ئەوە نەبتە ڕیا و نەبتە ئەمەعەت ئەمە هەموو سارێ ئەو خۆشتها بۆنمانە خەچرەدا و خۆشمان دەردەبڕی و ڕنگ و ڕوخسارمان دەگۆڕا لەگەڵ ڕۆژەکانی کە خۆشمان پێوە دیار بوو. ساڵ بە تەمانە مەراسیمەکان چۆن لە هەولێرێ بەڕێوە چێوەی تو ئاگداربی دووبارە هەولێر قەڵەباڵق دەبێتەوەیان ئەم کۆڕۆنایەوە شێڕاگرتووە. خخوای کۆڕۆنایە زۆر ترسناکە کە حکوومەتیش کە قرارش دەرکرد دەبی هەموو کەس نیە وڵای گوتیان ئارەساز ناکرێ گوتیان مەولود ئەو سار ناکرێ ئەوهام جوری بووە ئەجەوەتان ڕاستن ڕاز نییە نازانم بەس ئەوام جێری بووە گوتیان ئارەساز ئەو سار مەولود چی سارەکانکە بەو قەربارەغی ناکرێتن لە خۆپارێزی ژوا باشترە. ئێمە پێغەمبەری خواگەر سەیری کەین کۆمەڵێک سیفاتی زۆر جوانی هەبووە تۆ بە کامە لەم سیفاتانەی پێغەمبەری خوا سەرچامیت بۆ خودای هەموو سیفاتەکانی ڕقەمیەک و دەرەجەیەکە هەر هەمووش جێ خۆی دەگریتن لە ئەوڕۆ
بەزەم بە و سیفاتی پێغمبەری زۆر سەرسامم ڕقی لە کەس نەبووە یعنی ئەوە کافر بووە ئەوە ئیسلام بووە ئەوە هەرچ بیتن ئەو ڕقی لە ناو دووری نەبووە ئەو ڕقی بەرامبەرەکەی هەر چاکە و خۆشی و معبەتی نواندیە ئەمیش داوامە لە هەموو مسلمانە چی ئەو ڕقی فرێدن ئەو ڕق و چینەیە لە ناو هەناویانە فرێدن ئەفغانستان لە کنێمە بەڕاستی و بابەتە زۆریانی ئەو بابەتە بە تەواوەتی کاڵتەوە هەموو کەس دەبینی دراوسێ ڕقی لە دراوسێ کوڕقی لە باوکیانی ئەمە بەڕاستی بەداخەوە ئەگەر شەچی نەبینم نەبیستم و نارێم لێەوە دەرێم بەڕاستی تام و چێژێ و شتەی نمایە ئیسان لەگە ئینسانی ڕق و چینەیە لەو گۆڕەش بەبێ هیچ هۆیەک بەبێ هیچ ناخۆشیێک لەو گۆڕی کابرا کەیفەت و نایە هیچ لێ نەکردیا ئەجە داوامێ ئینشاڵە ئەو مانگە دەبتە ئەو ڕوو دەبتە ئەو خۆشیای ئەو ڕق و چینەی لە ناوهۆناومان فرێدەین یادی لە دایکبوونی پێغمبەری خوا صلی الله علیه وسلم هەستێکی چۆنت هەیە ساڵانە دەبینین هەولێر زۆر گەرم و گوڕا ئەم ساڵ چۆنە بێ بەڕای تۆ سەرەتا ئەم یادە پیرۆز دەکەم لە تەواوی مسلمانانی جیهان و بە تایبەتی مسلمانانی کوردستان بەڕاستی ئەم ساڵ لەبەر ئەم پەتای کۆرۆنایە وا بڕیارەکە هیچ ڕێوڕسمێک بڕێوە نەچێ بەڵام ئێمە لە ناخی دڵمانەوە هەستێکی زۆر خۆشمان هەیە لە دایکبوونی پێشوای مرۆڤایەتیە و هیوادارم هەر مسلمانە لە لای خۆی لەم ڕۆژەدا فەرمودیەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم زیندوو بکاتەوە بێگومان ئەمە زۆر گرنگە ینی بەڕاستی بینەرانمان هاوڵاتیان ینی یادکردنەوەی بە شێوازێ بێ کە فەرمانەکانی جێبەجێکرێ پێغمبەری خوا صلی الله علیه وسلم دنیایەک لە سیفاتی جوانی هەیە ڕازگۆیی بەوەفایی باشبوون لەگەڵ هاوڕێ ینی لەگەڵ دراوسێ و چەندین سیفاتی تر تۆ بە کامل ئەم سیفاتانەی پێغمبەری خوا صلی الله علیه وسلم سەرسامیت بە لێبوردەی زۆر سەرسام کە لە کاتێک لە شارێکە بەردبارانی دەکەن بڵێنانی لەلایەن خوای گەورەوە لە ڕێگەی بڵێن فریشتەکانەوە پێی دەگوترێ ئەگەر مەسەلەن تۆ ئەگەر تۆ داوا بکەی کە شارەکە لە نێوان دوو شاخە ئەم دوو شاخە بێکدا دەین و نغڕۆیان دەکەین بەڵام ئەو دەڵێ بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوە دانیم و یانی لێبوردەیەکەی لە حەد بەدەرە بە لێبوردەیەکەی زۆر سەرسام داوە لێبوردەی لە خۆت جێبەجێکەی وڵاهی هیچ ناتوانم بڵێم ینی هیچ کەسێک 100% وەکو ئەو لێبوردەی لەسەر خۆی تادبیقکە بەڵام ئەگەر مەسەلەن نسبەتێکی ویش بیتن کافیە بۆ ئێمە بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان بەشێک لە ڕاوسەرنجی هاوڵاتیانی شاری هەولێر بوو کە هەر یەکێکیان بە زۆرە خۆشەویستی خۆی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەربڕیوە من دەسمە لای ناوبڕەیەکی کورت و دێمەوە خزمەت ئێوە عەزیز و خۆشەویست ئێستاش ئێوە ناوبڕەکە بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم دوای ناوبڕە کورتەیە بە ئێوە عەزیز و خۆشەویست شاد بوومەوە دەبینیم ماوەیەکە لە وڵاتان بە جۆرێک لە جۆرەکان ئیستیزا بە ڕەسوولی خوا دەکەن ئیستیزا بە پێغەمبەری خوا دەکرێت ئەمڕۆ سەرنجی مسلمانانتان بۆ دەگوازم و بزانی مسلمانان چیان هەیە بەرامبەر ئەو بێڕێزیانەی کە بەرامبەر بە پێغەمبەرەکەیان دەکرێت لەگەڵتان بەردەوام دەبم ئێوەش بینەرمان لەوێ دەبینین چەند ڕۆژێکە و ماوەیە دژاتی دەکرێتە دژاتی پێغەمبەری خوا دەکرێت چیت هەیە بۆ کەسانەوە پێویستە هەڵوێستی مسلمانان چۆن بێ وەڵا ئەوە وعدی خوای گەورەیە کە ئینسان هەر ئینسانێک خوای گەورە بیوێ بەرزیکە بە عەبدەکان بە بەندەکان نزم نابێت دیارە پێغەمبەریش صلی الله علیه وسلم وەکو عەبدێک لە عەبدەکانی خۆی وەکو پێغەمبەرێک لە پێغەمبەرەکانی خۆی خوای گەورەی کردووە ئیدی ئەوەی لەولا قسە ئەکا ئەوە یعنی هیچ تەئسیر بەڵکو ئەوە خۆشەویستی زیاتری ئەو پیاوە بەڕێزەی نیشان دەدا دیارە ئەو پیاوە بەڕێزە خەڵک ئەمە لێرە لە ناو کۆمەلگای مسلمان ئەوە دیارە کە پێغەمبەر یعنی قودوەیە بەڕاستی بەڵام ئەوە نیشان دەدا کە لە ئەوروپای قەلەقاژەیان پێکەوتووە یعنی ئەوە بەخۆی خۆی لە خۆیدا دەلیلە دیارە ڕۆژانە خەڵکێک دەبتە مسلمان الحەمدوللا بوویتە هۆی نیگەرانی ئەوانە تەئسیریان لێ بکاتن
ئەوە فەزلی خوایە ئیشاڵە خوای گەورە هیدایەتی وانیش دەدا لەبەرەوەی پێغمبەر ساسەم دەفەرمێ ئەگەر کاتێک کە لە تایف بەردبارانیان کرد فەرمی ئەگەر خەڵک وەکو من بزانن تامون چێشی ئەو دینەی چۆنا بەخوای ینی حلمیان بە ئیشەکەی نەبوو ئەگەرنا بەردبارانیان نەدەکرد ئێستا ئەوانە بەڕاستی علمیان بەو ئیسلامە پیرۆزەی نییە ئەگەر علمیان بەو ئیسلامە پیرۆزەی هەبیتن بەخوای کودەرەی بە گاگۆرەش بیتن بەرەو پیلی دێن لەو یەک دوو ڕۆژەی دەبینینە بە تایبەت لەم ماوەی کۆمەڵی کەسەنە دژاتی پێغەمبەری خوا دەکەن ینی بە دروستکردنی وێنە و کاریکاتێر و لەسەر ئاستی وڵاتان تۆ چیت هەیە بۆ ئەو کەسانە و ئەو کەسانە لەوەی تۆ تەمەنێکە هەبێت چەند جا بینی و تایانە و ئەو بێڕێزیانە بەرامبەر ڕەسوڵانە بەڵام بەر ئەو ڕسوولی خدای صلی الله علیه وسلم بێڕێزی دەکات لە خۆی خراپە قوڕی بەسەری لە دنیای شتۆکەشی بەدەستکەوی چ لە قیامەت تێ دەکات لەوێن دەرێت جوابی ئەو خدایە گەورەی دەداتەوە هەینێکە بێتە ساعی معشەر چی پێیە ئەمە کابرا بە یەک شادەی محەممەد المستەفای خی گەورە لی خۆش دەبی بەرام ئەو ینی خوا بێ ڕۆژنەکە ینی بێت عدم نییە من ینی ناتوانم دووبارەکەمەوە ئەوەی کە ئەوان کردیتان ئەم بڵێم ئەوهایان کردیە هەندە پێم گەورەی ڕسووری خوای جل لە زەراو لە گەورەی خی صلی الله عليه وسلم على محەممەد ئەوە بێڕێزی لۆ خۆی دانایە نەک کەس ناتوانانی بێڕێزی لۆ ڕسووری خۆی دانی پیاوەچ کامل مواسەفاتە ئەوە نییە بەڕاستی ینی وجدانی لەگەر هەموو کەسێک خود بەکارهینایە ئەگەر بین بەراورد بکەین سیفاتەکانی پێغەمبەری سەرسەلام خوارە سەر بێ هەر لە ئەلف هەتایە هیچ سیفەتێک لەوانە ناتوانین بڵێن ئەوە لەوە گەورەتر لەبەرەوەی هەموو سیفاتەکانی سفاتی گەورە بوونە هەروەکو دایکمان حەزرەتی عایشە دەفەرمووی کلیان پرسی پێغەمبەر چۆن بۆ فەرمی قورئانێک بۆ بەسەر عەردا ڕۆیشتووە ینی سیفەتەکانی پێغەمبەری هەمووی کە بەسەر عەردا ڕۆیشتووە هەموو سیفەتەکانی جوان بوونە بەڵام لە هەموو سیفەتەکان گەورەتری کە بڕای من ئەوە بووە کاتێک کە دژمنەکانی ناحەزەکانی خەڵەتەشیان بەرامبەر بەردەکرد هەڵ نەدەچوو وەکو ئێمە ئێسامە کە کەسێک بەرامبەر بە ئێمە خەڵەتێک دەکاتن یەکسەر هەڵدەچین دنیایەک مەشاکل دروست دەکەین بەڵام ئەو لەو کاتێک کە جوولەکان خەڵەتیان بەرامبەر پێغەمبەر زۆر دەکرد خەڵکانی دیکە زۆر جوونیان پێدەدا قسەیان پێدەگوت بەڵام پێغەمبەر سەرسەلام خوارە سەر بێ هیچ کاتێک بەرامبەر بە دژمنەکانی خۆی لە کاتێک کە خراپەی گەورەشیان لەگە دەکرد هەڵ نەدەچوو دائیمە نەرم دەبوو لەسەر خۆ دەبوو بەو نەرمیەی و بەو لەسەر خۆی و بەو سیاسەتەی بەو لەگە خۆ گونجاندنەی خەڵکەکەی والی دەکرد کە یەکسەر پەشیمان بێتەوە بگەڕێتەوە ئیسلامی شگادا ئەو ڕۆژەی بەچی بەو نەرمونیانەی بەو لەسەر خۆیەی بەو تووڕە نەبوونەی چونکە تووڕەبوون سفەتی پێغەمبەران نییە لە هەمان کاتی سیفەتی پەیڕەوانی پێغەمبەرانیش نییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆمەڵی سیفاتی جوانی هەیە بە کام لەم سیفاتانەی پێغەمبەری خوا تۆ سەرسامی وەڵا بە هەموویە سیفاتی ڕازگۆیی هەیە لە پاچی لە هەموو شتەشی لە هەمویان پاکی ئەم دوتر پێ خۆشە ینی پاچی پێ دوای ئەم سیفات ئێستا لە ناوێمە کاڵ بۆتەوە نا کاڵ نابتەوە دینی ئیسلام قەت پاک نابتەوە زیاد فراوان دەبی بەس پاک نابتەوە لێرە و لەوێ دەبینین لە وڵاتان ئێستا سیزا بە پێغەمبەری خوا دەکرێت تۆکو موسڵمانێک هەڵوێستە چۆنە هەڵوێستەکەی من ئەوەیە سەرکەوتو دەبێ ئەمە سەرکەوتو دەبین دینی ئیسلام دایم سەرکەوتو دەبی قەت بە پاش ناکەوی ئەو لە بەلای دینی ئیسلامی دەشێتەوە ئەنە سەرکەوتو دەبی ئەوە چەند دەکەن دینی ئیسلامی ناشرینکە بەکیان ناشرین دەبینین لێرە و لەوێ ماوەیەکە بە جۆرێک لە جۆرەکان یعنی ئیستیزا بە پێغەمبەری خوا دەکرێت تۆ چیت هەیە بۆ وڵات و ئەو کەسانەی کە ئیستیزا بە پێغەمبەری خوا دەکەن صلی الله عليه وسلم ئەو قسانە و ئەو ناخۆشیە و ئەو ڕق و ئەو شتا لە زمانی پێغەمبەری هەبووە یعنی ئەوە هەر دەبی و هەر هەشە لە بەوەی پێغەمبەر هەنگ گەورەیە لێ ئەو خەرکە ئەو کافرانە ئەوها مععرەبی دەکەن ئەوها قسەی ناشرین بە پێغەمبەر بۆ شتانە قەت کەم نابی هەر گەورەیە و هەر گەورەش دەبی بۆیە خوای گەورە لەسەر پێغەمبەر بە جوابە سەبر هەگرە سەبر بگرەدانە چیان بەسێ و کافرانە لە بەرەوەی پێغەمبەری خوای کە مەوجود بووە ما بووە ئەوە ئەبوو جەهەلە ئەوە
ئەوانەی ئەو وەختی هەموو دژاتیان کردیا و هەموو ڕقیان لەگە ڕقی کردی و دەریان کردی و زوونیان پێدایە و لایەن قسەیان پێگوتیونیە ئەو هەر دەبی ئەنی شتێکی نوێ نییە بۆ مسلمانان و ئیسلام نەخێن و نییە من پێم نییە بەس پێ تێکچوینە بەرێ جەرگ ماژان لەگەڵ پێغەمبەری ساسەلم بەس ئەوە نونیە برێ ئەو ڕۆ شتە بووە پێغەمبەر بخۆی مەوجود بووە شتە بووە یعنی هەر پێغەمبەریش سەرکەوتووە هەر سەرکەوتووە بەڵێ قەت ئەوە نەقز بە پێغەمبەری ناینی برێ وڵا کابرای ڕئیسی فەرەنسای یا ڕئیسی کافرەچی ئەو قسەی گوتیە ئەوە ئەو هەر دەبی و هەر بوو شەو دام مسلمان پێ تێکچوینە بەس بۆ نوعینی ینی برێ ئەو قەومایە نەخێت چی پێغەمبەران گەوریان گەورەیە بۆ شتانەکەم نابێتن تۆ چیت هەیە بۆ کەسۆ وڵاتانەی کە بە جۆرێک لە جۆرەکان ئێستا کە ئێستیزا بە دینی پیرۆزی ئیسلام و پێغەمبەرەکەی دەکەن بەلای منەوە ئەو شتێک زۆر ئاساییە برێ بۆ ئاساییە چونکە تو کە دوژمنێکت هەبوو ئەو دوژمنە هەموو کاتێک دەیەوێ نەشرنت کە ئێستا خەڵکەکی زۆر هەیە دوژمنی خوایە خوا درستی کردووە خوا ژیانی داواتەیە بدەپەرستی بەڵام جون بەخوا دەدا نەعوزبیللا خوا نەشرین دەکا فکردەوەکانی خوا نەشرین دەکا بۆ چونکە بڕوای بەو خوایە نییە ئەو کەسانش کە ئێستا قسە بە پێغەمبەر دەرێن شت بە پێغەمبەر دەرێن ئەوە بڕوایان بۆ پێغەمبەر نییە کە بڕوایان بۆ پێغەمبەر نییە ئیشتێکەوە زۆر حجاتێکە ئەو شتێ دەکەن مسلمان نابێ بۆ تێک بچیتن کە خوای بەڕۆتانە دەفەرمووی ئێوە جون بە خوای کافرەکان مەدەن بە ئەوانی جون بە خوای ئێوە نەدا دائیما ئەتوو کە ئیهانەی کافرت کە ئیهانەش کافرش ئیهانەی تو دەکاتن کوفری هەیە ئەو بڕوای بە تو نییە بڕوای بە بەمدەکەمە خوای تو نییە بڕوای بە پێغەمبەرەکەی تو نییە تۆ ئەو بابەتێت پێتەبیعیە لەبەروی کابرا محارەبەت دەکەن لە دژاتیکردنی تۆیە هەروە بووە لە دنیا لەو ڕۆژێک کە دنیا دروست بوو هەروە بووە بینی دوو ئاین ئەو ئاینە ئەوەی نووسین کردوەش ئەوی نووسین کردووە دوای کە ئاینی ئیسلام هاتووە ئاینی ئیسلام هاتووە بۆ ئەوەی ئەو ئاینانە قبول نەکە بیسڕێتەوە نەهێریتن کە نایهێری و دەیەوێ بیسڕێتەوە ئیتر ئەوانش دیفاع لە خۆیان دەکەن دیفاع بەچی دەکەن دیفاع بەوە دەکەن جون بە ئاین دەدەن جون بە پێغەمبەر دەدەن خصوص و کات پێ دەکەن بەڵام ئینسانی مسلمان نابێ هەڵبچی نابێ بەوە شتێک بچی لەبەرەوەی ئەوە صفەتی بەشەریەتە لە بوونی هەتام کۆتایی دائیمە ئەوە صفەتی بەشەرە وایە نابێ ئینسان هەڵچێستا من لە فەیسبوک هەندێک شت دەخوێنمەوە خەڵکەی زۆر ئەوە تەنگاو بووە وەڵا ڕئیسی فەڕەنسا وای کردو تەنگاوە و قسەی ناشری دەکا قسەی وا دەکا زۆر خەڵەتاوە پێم وانە ئینسانی مسلمان نابێ هەرچی ئینسانی مسلمان دەبێ زۆر تەبیعی بێ کابرا و کابرای ئەو قسەی کردووە بۆ خۆی ئەو قسەی کردو دژمنی ئیسلامە دژمنی پێغەمبەرە کە ئەو قسەی کردووە نەک ئەو ئەوانی کەوە شوینە هەمویان هەروانە ئەوانەی بەرنامەی ئەڵمانیەتیان هەیە هەمووی هەروانە ئەوانەی تۆی نەڵێ هەمووی هەیە دەیری ئاشکرای دەکات هەیە نایرە ئاشکرای ناکاتن ئەو کابرای ئاشکرای کرد خۆی بخۆی دەزانی ئێستا بخۆی دەزانی خەڵەتە لێرە و لەوەیە چەند ڕۆژی ڕابردوو دەبینیم بە جۆرێک لە جۆرەکان ئیستێزا بە ڕسوولی خوا دەکرێت تۆ چیت هەیە بۆ وڵاتانە و چیت هەیە بۆ ئەو کەسانەی کە بە جۆرێک لە جۆرەکان چ بە نووسراو بێت چ بە گوتار بێت چ بە وێنە بێ ئیستێزا بە ڕسوولی خوا دەکەن وڵای من بە هەموو شێوەیەک دژی ئەم شێوە ئەم شتانم کە مەسەلەن کاریکاتێری ئەو شتان دەکرێت لەلایەن دەوڵەتانی ئەوروپیەوە و من لێرەوە دڵنیایان دەکەمەوە کە بەسەر خۆیاندا دەشتێتەوە و ینی ئەم دینە هیچ هێز و قووەتێک ڕێگری لەم دینە ناکاتن دوای هۆکار چیەوەکەن ئایا هۆکاری سەرکەوتنی زیاتریە و دینەیە بەسەریاندا بە دڵنیاییەوە سەی دەکەن ینی هەر چەندی مەسەن هەموو توانە هێزی خۆیان دەخەنەگەر ناتوان بربەستێک لە بڵاوبوونەوەی ئەو دینە بکەن بۆیە ئەوە بەڕاستی تووڕێیان دەکات پەنا دەبن بۆ کاریکاتری و ئەو شتانەی کە بەڕاستی ئمە بە هەموو شێوەیەک دژین بەڵێ زان و خۆشەویستان ئەوەی بینیتان ڕاوسرنجی هاوڵاتیانی شاری هەولێر و مسلمانانی شاری هەولێر بوو لەسەر یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دیارەوان باسیەوەیان دەکرد سەرجەم سیفاتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جوانن بۆ ئەوان ناتوانن سیفاتی جیاکەنەوە لە سیفاتەکانی تر بەڵام بەشێکیانیش ئاماژەیان بەودا دەست بۆ هەرکەم لە سیفاتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەبەی هەڵی بژێری لە خۆت ئەوە تۆ دەبیتە باشترین کەس واتە ئەگەر باشبوونی لەگەڵ هاوڕێتەکەی باشبوونی لەگەڵ جیرانەتەکەی ڕازگۆیەکەی بەوەفاکەی کامی دەینی لە خۆتی جێبەجەکە تۆ دەبیتە باشترین کەس بۆ ئێمە بەشێک لە ڕاوسەرنجی هاوڵاتیانی شاری هەولێر بوو و بەتاخەوە بە پێی زانیاریەکانی ئێمە ئەمساڵ مەولود و هاوکات یادی ڕەسوڵ الله بەو بەرفراوانیە لە شاری هەولێر بەڕێوە ناچێت
بەهۆی کوشندەی ڤایرۆسی کۆڕۆنا لەم شارەوە. تاڵقێکتر و بەرنمەیەکی تر بە ئێوە عزیز و خۆشەوی شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوابن.